شاهۆ بەرزترین کێوی ڕۆژهەڵاتی کوردستان بەشێکە لە زنجیرە چیای زاگرۆس. شاهۆ ناسراوترین کێوی هەورامانە و خاوەن سروشتێکی دەگمەن و ناوازەیە. شاخی ئاتەشگا کێوێکە لە شاهۆ جیابۆتەوە و پاڵی داوە بە شاری پاوە و تا ڕووباری سیروان درێژ دەبێتەوە. دەیان جۆر گوڵ و ڕووەک لە بەرزاییەکانی ئاتەشگا و شاهۆ دەڕوێن. چنوور، بۆژانە، غاسکەنگەر، شنگ، سوورە بنە و گنۆر و دەیان ڕووەکی تر سەرچاوەی خۆراکی کۆچەریەکانن. داربەڕوو، کێکف و قەزوان سێ درەختی ناسراوی ئەم شاخ و داخن کە لەگەڵ کانیاوەکان ژینگەیەکی لەباریان بۆ کۆچەریەکانی هەورامان خۆڵقاندووە. وێراش هەوارگەیەکی کۆنە کەوتووەتە بناری شاخی ئاتەشگا و هاوینە هەواری کۆچەریەکانە. کاتێک کۆچەریەکان لە هەوارگەی سەردانی بنچەند کەسێکیان بۆ نۆژەنکردنەوەی کەپرەکان دێنێرە و بە کەما و لۆی بۆن خۆش سەری کەپرەکانیاندا دەپۆشن تا هاوینی ئەمساڵ لەژێر ئەو کەپرانە بحەسێنەوە. لێرە چۆلەکەوکە و باڵندەکان بێدەنگی شاخەکان دەشکێنن و جریوە و قاسپە و چریکە تێکەڵی بۆنی خۆشی لۆ و بەڕەزە و گوڵە زەرد و سوورەکان دەکەن. یان بخواکردنێ هۆزەفۆت کاڵەیان بنەن سەردانیە وەی ڕۆکرێن هۆزەفۆت کاڵەیان بنەن سەردانیە بخوا شای پەسەنی کردووە عەزیزیان هەر شێوارکانیە بخوا هەیداد هەیدادات وەی ڕۆوەمە کوێسانەوە. ئەمە گەرمەسەرین لە گەرمەسەر ئاوگین و هەفتەی گوزەشتە ماوەناڵمان هات کەس و خۆمان کەوتینە دو باران دەگوشتی و خۆم و براو برازاگم شێماگینی ئیمڕۆ دیار چای خۆتان و کۆچمان کەگە هاتین تێگینە ئەگرا ئەمە سەردانیە شێ وایە ئەم سەردانیە سەختە ئەم سەردانیە ناڕەحەتە وەقتێکی ناڕەحەتە و تەنگیە و کۆچ و بارە و کۆکەنەوە ئاڵف کێشانەوە ئاڵف پێچانەس و وەلێ فرسەتێتر ئەڕۆینە وێراش خۆشترە و خۆشمان ئاشایسترین و دوو مانگوانی وێراشە ئەوە ڕەحەتەس و هەم خۆشتریچە و ئاشایستریچە و دوای دوو مانگەکەی دەمە پاییزی بارەکەی نەڕۆینە ڕشکە پێ شەویژوانی ڕشکە پێ هەوارگەی ڕشکە پێ تا خۆمانە نێنێک و پاییز تێت بارەکەین ئەڕۆینە ڕوان حەفەت ڕۆژێکی دوایە ڕوانی زەردۆیی و لێوێ بارەکەین ئەڕۆینەوە ئەگەرمەسێر پەڵەدا ئەڕۆینەوە بۆ گەرمەسێر دوای ئەویچە ئیتر هەمە مەرزنشینین ئەڕۆینەوە ئەو مەرزوە تێنەوە ئەم یێڵاخانەوە خاتری حیوان و مەیوان و شتیمان تێنەوە ئەگراو. ژیانی کۆچەریەکان لەسەر بەخێوکردنی بزن و مەڕە. مەڕی کوردستان جەستەی مامناوەند و دەست و پێی درێژ و بەهێزە. لە ڕۆژهەڵاتی کوردستان ژمارەیان زیاتر لە 1,200,000. زیاترینیان سپی ڕەنگن. ناسراوترین جۆرەکانی مەڕ لە ڕۆژهەڵاتی کوردستان بریتیە لە پڕ کە سەریان ڕەش و دەست و پێیان سپیە. چار کە دوولای سەریان ڕەژیان سوورن و تەوێڵ و دەست و پێیان سپیە. سوور یان چەرمک سوور سەریان سوورە و دەست و پێیان خاڵی سووری تێدایە. ژل یان عینەکی دەوری چاو و بناگویان قاوەیی یان ڕەشە. بزنی کوردستانیش چەندین جۆری وەک ماکۆیی و ڕاینی و مەرەز هەیە کە ڕەنگیان سپی، قاوەیی، ڕەش و مۆرن.
کە سەرچاوی سەرەکی گۆشت و خورین لە ڕۆژهەڵاتی کوردستان. دۆشینی مەڕووبزنەکان کارێکی ڕۆژانی کۆچەریەکانە کە ژنان زیاتر پێوەی سەرقاڵن. لەناو کۆچەریەکان ژنان زیاتر لە پیاوان ماندوو دەبن. ئەوانجا لە کاری دۆشین، ئەرکی دروستکردنی سپایەتی و بەرهەمە شیرەمەنیەکانیان دەکەوێتە ستۆ و تەواوی کاتی ڕۆژیان دەگرێت. باشترین ڕۆنی ئوستانی کرماشان لە منتەقاوە دەستێرن ڕۆن و کەشکشتەکە من لەگات جەماواریەکەمە ئێوەمە لە کرماشان مردمی ئیسفەهان و تاران و شیراز و ئەمانەتیان لە خەریداریەکەن و ئێوەنەوە وی ئەم منتەقەیشە قەبلەن حداقل 100 ماڵە هاو لەگا زندگیە خۆلان ێژن حیوانداری ناکەیم و کۆچیان کرد گەڕگن بۆ شار و بۆمانە و لانم حداقل 25 ماڵە باری کردگە ساعتکە گراوە. ڕانەکەمان تێ ڕانەکەی ئەوەشی و ئاوجەمی تێن و نانیچای ئەخۆین ئەوەختە دووبارە ڕانەکەمان ئەڕاتۆ بۆ کەس شیرەکەیشمان ڕانەکەمان تێتۆشی شیرەکەی لێ ئەوەشین ئەیکەین و ماس و ئەیکەین و دۆ و ئەیکەین و پەنێر و شیرازە و دووبارە ئەیکەین و شیرازەکە ئەیکەینەوە کەشک و ئیتر ڕۆن و کەشک و ماس و کەرێ و ئەمان ماسەکە تۆ دێری دوێ تێەکەین ئەوە ماس کەرێکەی ئینەکەی پەنێرەکەی هەوێنی تێدن یا قورسە یا هەوێنی حیوانە تێ ئەەکەین و کەمێکە گەرمی ئەەکەین و یا قورسەکەی تێکەین دای ئەنێن خۆی وەکی ماز ئەمێت ئەو وەختە دروستیەکەی ئەوە ئەوێ پەنێر و دروزەوێت کەشکەکەیچمان دۆکە ئەێنێنە سەر ئاری و ناڵن فرە بکوێ ئاوا بلۆقەکە هاتێتەوە سەر ناڵن بکوێ ئەو وەختە دای ئەگرین سار دەیێت و ئەیکەینە ناو کیسەیەکی و ئەیکەینە مێخێکی تا ڕۆژی دوایین تێن ئەگەر شل و بەردێکی ئەینێنە سەر تا ئاوەکەی ئەڕوا ئەگەریش تن و ئەوەختە تێرینی ئەیکەینەوە کەشک و ئەیشێلین وەکی هەیر و ئەیکەینەوە کەشک و ئەینێنەوە بەرخۆرەوە وشکێت وتەوە
ئاوهێنان لە کانیاوە دوورە دەستەکان و ئامادەکردنی خواردن و پەروەردەی منداڵانیش ئەرکێکی تری ژنانە. لەناو کۆچەریەکان ژنان هەوێن و کۆڵەکەی سەرەکی ژیانن. ماڵی هەموو وا لە کرماشان وەختە مەدرسە تەحتیلێ تێم بۆ لای باوەمان کاروبەرخی فریان هەست ئەمجا کارێکیان داگۆ من ماچیەکەم ئەخەفم تەکیە نالیۆڕن تۆ سەرە خواریان کرد
لەم هەوارگەیە باشترین لە وەرگە و ڕووەکەکان دەکەونە سەرچێوەکان بۆیە بەر لە هەڵهاتنی خۆر شوانەکان مەڕووبزنەکانیان لە شاخ و چیاکان نزیک دەکەنەوە تا باشترین جۆری شیرەمەنی بەرهەمبێنن. وەڵام ئەمە ساڵ چەند کەڕە گوێ بدەکە ڕانەکەیمان زەرەرزیانێکی فرەمان پێگەینی بەلەوە خاتی محیتەکەیمان گورگەکە ناکوژین ئەمە دیێ شێستێ چواردانە حیوانمان گورگ کوشکێسی وەلێ چونکە جانەوەرە ناتوانین بیکوژین و نایکوژین و هەرچی شەوە تفەنگی هەوای تەقێنەوە خاتێ گورگەکە بڕاتونێتە دۆرمان. ولا خوك جكور ين كاكي دلاك عالم شغ براك ولا خود لك نخي ينو هناط سردمك ولا خوكو وبنتيري ولا خواد توبرع دلوكي خوشك